ئێمە وەکو پەیمانگای پەروەردەی وەرزشی سلێمانی لە 2020ەوە دەستمانکردەوە بە دابەشکردنی فۆڕم بەسەر خوێندکارانی قۆناغی نوێیە بۆ ماوەی مانگێک بەردەوامە بێت هەموو یەکشەممەیەک و چوارشەممەیەک ئەتوانن بێن فۆڕم لە پەیمانگای وەربگرن ئەچێتە مەکتەبەکەی خۆی فۆڕمەکە لای بەڕێوەبەری قوتابخانەکە پڕەکاتەوە بۆمانێنێتەوە تا ئێستا نزیکەی 800 بۆ 850 فۆڕمان تەوزیع کردووە بۆ ماوەی مانگێکیش بەردەوامە بین تاوان ساڵانە پەیمانگای پەروەردەی وەرزشی سلێمانی نزیکەی 1000 بۆ 1200 فۆڕم تەوزیعەکە لەسەر پێوەری اختیبار 100 تەلەبە وەرەگرێت 50 کچ و 50 کوڕ لەبەرەوە ساڵانە ئێمە هەڵسەنگاندن بۆ خوێندکارەکەین مەجموعەیەک یاری تایە لەو یاریانە توانێت دەرەجە کۆ بکاتەوە کۆی نمرەکانی تا سایە لە سەکا دەرەجەیەکی باش کۆ بکاتەوە توانێت لە پەیمانگای وەربگیرێت